زۆر بەداخەوە بۆ هەواڵ ناگیهان بەڕاستی من ماوەی 4 ساڵە ئەیناسم. ناگیهان ژنێکی هێمنی ڕۆشنبیری خاوەن هزر و قەڵەم بوو. بەداخەوە کە بەو شێوەیە تیرۆر کرا، ئەو هەرگیز ڕۆژە لە ڕۆژان بیری لە تونند و تیژی و لە شێوە خەباتێک نەکردوێتەوە کە بۆ ئەوەی بگا بە ئامانجەکانی کە تونند و تیژی تیابێت. بەڕاستی ئەمە ماوەیە کە لێرەیە هەمیشە ئینسانێکی هێمن و لەسەرخۆ و خاوەن قەڵەم و خاوەن فکر بووە. ئەو ئەیویست بە بیر و بڕوا ژنان ئاگار بکاتەوە لەوەی کە چۆن داوای مافەکانی خۆیان بکەن، چۆن فێر ببن خۆیان بناسن، چۆن فێر ببن کە خەبات بکەن بۆ بەدەستهێنانی ئامانجەکانیان. بەداخەوە کە بەم شێوەیە تیرۆر کرا. دیارە خۆ هەواڵ ناگیهان نە ئەوەڵ کەسە و نە ئاخر کەسیشە بۆ ئەوە چەندین ژنی تر شەهید کراوە لە پێناوی ئەو خەباتە، بەڵام خەبات هەر بەردەوامە، خەبات هەر ناوەستێ بۆ کەسێک. دیارە ڕێبازەکەی هەر ڕوونە ئەچێتە سەر ڕێبازەکەی لەیلا قاسم و هەموو ئەو شەیدانی ترکە چەند لە مێژەوە هەوڵەدەن بۆ خەباتی ژنان و بۆ خەباتی نەتەوایەتی.